سڵاتان لەبێت و بەیانیتان باش بەیانێکی پڕ لە جوانیتان بۆ خوازی بەیانی باش هاژە سپاس دەکەم بەیانی هەموو بینەران و بیسەرانی پرۆگرامی بەیانی 24 باش لە باشووری کوردستانەوە دەنگمان ئەگەنینە تەواوی کوردستانیان لە هەر کوێیەکی جیهانن لە هەر سوچ و پەنایەکی ئەم جیهانە کوردیەکی لێیە ئەوە سڵاتان لەبێت و بەیانیتان باش هیوای باشترینەکانتان بۆ خوازی سڵاتان لە ببینەران و بیسەرانی کوردستان 24 وەکو هەمیشەی ڵێنەوە لە هەر شوێنەکەن بەیانیتان باش کە بەیانیەکەمان باش و ئینشاءڵڵا تەواوی ڕۆژەکەشمان باشە بێ بۆ هیوایم تەندروستێکی باشتان هەبێ ئەم کاتژمێرە لەگەڵ من و سۆڤان بمێننەوە تا ئەو بەرگە بابەتانی ئامادەمان کردووە پێشکەشیەوەی بکەین. دوای ماوەیەکی زۆر ناوچە گەشتیاریەکانی باتیفا لە سنووری زاخۆ بە ڕووی گەشتیارانە دەکرێتەوە. چوار ئەندامی یەک خێزانیاری تێنسی سەر مێز دەکەن و یاریزانی هەڵبژاردەی عێراقن و یانەی هەولێریشن میوانیشمانە بن ئەمڕۆ لە ستۆدیۆی بەیانی 24. بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما ژینگەی ئیسپانیا و فەڕەنسا زۆرترین زیانیان پێگەیشتووە. بڵاوبوونەوەی گرتێکی ڤیدیۆیی لە هیندستان کە پێشێلکردنی مافیا فرەتانە ناڕەزایەتی خۆپیشاندانی لێکەوێتەوە. لە شاری جوانڕۆی ڕۆژهەڵاتی کوردستان فێربوونی میوزیک و مەقامی کوردی خواستێکی زۆری لەسەرەوە و ڕێژێکی زۆر لە گەنجان و مناڵان بەشداری لە خولەکانی فێربوون دەکەن. زۆر نەو کەسانەی کە سەختیەکانی ژیان قورسیەکانی ژیان وای لێ کردوون کە کاریگەریان هەبێ لە سەریان بەڵام ئامادەنین دەستبەرداری خەونەکەیان بن. حەمید گەنجێکی تەمەن 30 ساڵە پەنابەرە و وەنیشتەجێی کەمپی دۆمیزە. ئەم هاوڵاتیە لە تەمەنی 15 ساڵیەوە تووشی چەندین نەخۆشی قورس بووەتەوە. بەڵام ئەو هەر هیچ بربەستێک نابینێ لە بەردەمی خۆی هاژە لەگەڵ ئەوەشە ئەوەندە سەختی دەبینێت هەر بەردەوامە لە گەیشتن بە ئامانجەکەی دەستنیشان کرد و بەرەو ئامانجەکەی بەڕێکەوتووە. ئەو تا ئێستا 4 کتێبی نووسیوە هاجم و ئێستا خەریکی نووسینی کتێبی پێنجەمیشتی لەم راپۆرتە پێکەوە خەونەکەی دەبینین کە چۆن بووە و ئێستا گەیشتۆتە کوێی خەونەکەی و ئامانجەکەی. ناوی من حمید یوسف شنگ 83 ساله اولی دی 10 سالان از کامبودم دژیم از پنابر و راوام و 4 سالم دست میسی کرد. یکم پرتوگم بناوی هیوی کون زن با عربی یعنی العمل چا هیوی انسان جیانی هبین جهاز کرنه هبه جهت تشتی هبه هر وستن بزمانی کردیه و دوام پرتوگ بناوی وینو بیانا سیناری فیلم جاهزه سر زارو دی بس اگه امر خودت که زارو قوة تجوید کرده جبور جینا خوب کمینه سیام پرتوگ رومان بزمان عربیه چهارم پرتوگ مشترکنا بین من و کاتبه کده کردی نویسی و عربی نویسی. یکم جار از نخوش کتی عمرم 15 سال بود جارتای چاو میشه بخست پشتی و مخیلات کرد زبیمه بکلوریا مخلاص کرد شر نصف المخست و پشتی بیاد ماهی که جلتا دیمغرم دا سال 2019 بس از اینکه کشاندم از زمانی کدم جداز کدم جنگ کدم لواسجی مشتری نخوشی خوی که بنفیسه خوا مکاری نخوشی خوا یعنی من نخوشی زوغه کرد تا خودم آواز بیم نفیسه که مازن لمشکلم آوه تشتم هیجی از دم علاجا خواه و رسالم جبو خلقی وکی من یعنی خلقی ساقب طایبت
بلا خبر ندري ژیان را ئەو ژیان را هەمووی کەس ناکە. حاجە سەرێک لە پایتەختی عێراقە دەین شەقامێک هەیە ئەوەی نووسەر شاعیر خوێنەر بێت ئەو شەقامە هەڵبەت ئەناسێت ڕۆشنبیران زۆر لەو شەقامان شەقامی متەنەبیناوە جا زۆر شتی سیر و سەمەریشی لێ پەیدا ئەبێت و خەڵک لەوێ ئەچێت سەیریەکات و سەرنجی ئەدات لە شەقامی متەنەبی بەغدا هاوڵاتیەک بە ناوی عەلی مەندەلاوی هەیە تەمەنی 38 ساڵە هاژە زۆر کەس هەیە خولیای کۆکردنەوەی ئەنوا عەشقاڵ شتیانەیە هەیە پول کۆکاتەوە پولی سەر نامەی جاران بۆ بەرید هەیە هەر کەسێک و بە شێوەیەک هەیە حەزەکە پەپولە کۆکاتەوە پەپولە وشکاتەوە کۆکاتەوە کۆلەکسیۆنی لە دروستکە ئەوە حەزی جوانە بەڵام کاتێکە پەپولەکان خۆیان سووڕی یا ئیتر تەمەنیان تەواوە بێت بێگومان ئەو کاتە ئابەز بەزینوینە باش اینجا عەلی مەندەلاوی ئەویش کۆلەکسیۆنێکی هەیە ساڵانە ئەو هەڵەسێت بە کۆکردنەوە یاخود بە درێژای ئەم 38 ساڵە هەستاوە بە کۆکردنەوەی پێنووسەکان ئێستا ژماری پێنووسەکان زۆرن هاژەکە هەیەی کە ئەم کەسانە هەر شتێک کۆکەنەوە بێتە بەشێک لە ژیانیان کرد لە خولیا دەرەچێ بە هاوڕێی تەمەنیان هەروەکوەم هاوڵاتیش کە ئێستا پێنووسەکان ئەوەندە زۆرە گەشتۆتە ملیۆنێک پێنووس و بوونەتە بەشێک لە ژیانی ئەو وەک کللتورێکیان لێ هاتوو کەسانێکان کە تەنیا بۆ وێنە و یادگاری سیرکردنی پێنووسەکان سەردانی دوکانەکەیەکەن عەلی مەندەلاوی ژەڵەیە کە پێنووسەکان هەر یەکە و شێوەیەکن و لەگەڵەوەشدا چیرۆک و زانیاری تایبەتیش دەربارەی ئەم پێرونە ئەم پێنووسانە ئاڵێت. النظر إليها لأول وهلة يخيل لك كم سیرکردنی لە یەکەم چرکە ساددا بێزارت دەکات وەک ئەوەی شانەی هەنگ لەسەر یەکتر ڕیز بکرێن بەڵام لە ڕاستیدا ئەوە ژمارەیەکی تۆمارکراوی زیاتر لە 1 ملیۆن پێنووسە کە عەلی مەندەلاوی توانی بۆ ماوەی 38 ساڵ کۆیان بکاتەوە و بەدیمەنێک کە ڕنگدانەوەی تێکەڵکردنی پەیوەندی خۆشەویستی نێوان ئەو پێنووسەکان بێت کۆکردنەوەی حەز و کار و کولتور لە هەمان کاتدا لە دوکانێکی بچووکدا کە درێژی و پانی 1 یان 2 متر تێپەڕ ناکات. المتر أو المترين. دي حب بيني وبين القلم قمت أشتري أقلام حتى بالدين. خۆشەویستی نێوان خۆم و قەڵەم دەکڕم تەنانەت بە قەرزیش ئێستا گەیشتم بە قۆناغێک هەر لەو کاتەوە تا ئەو کاتە خۆم بینی بە زیاتر لە ملیۆنێک قەڵەمدا تێدەپەڕم بەڵام کوواڵەتی قەڵەمەکەم هەمان جۆر و جۆری دەریای قەڵەم نییە وەک ئۆتۆمۆبیل و خانوو و هەموو پێداویستەکانی ژیان هیچ شتێک لە هیچ شتێک ناچێت هەر قەڵەمێک تایبەتمەندی خۆی هەیە هەر قەڵەمێک پیشەی خۆی هەیە و هەر قەڵەمێک کەلتوری خۆی هەیە. أما رواد هذا المحل الصغير سەبارەت بە سەردانیکارانی ئەم دوکانە بچووکە ئەوان زۆرن هەرکە خەڵک دەربارەی بوونی ئەم بڕە پێنووسە لە یەک شوێنە دەیبیستێت هەندێک هەوڵ دەدەن بۆ کڕین یان بۆ بەڵگەنامە وێنەگرتنی یادگاری بگەنە ئەوێ. من أجل التوثيق والتقاط الصور. داواکاری هاوڵاتیان زۆر بەهێزە مەبەستم ئەوەیە خەڵک لە ناوچە دوورەکانەوە دێن تەنانەت کاتێک قەڵەمەکان دەبینێت مەبەستم عەلی ئەلمەندەلاوی خاوەنی قەڵەمی ملیۆنیە تەنیا بۆ وێنەگرتن و بینین و بیستنی چیرۆکەکەی و ئەوەی کە چۆن دەستی پێ کردووە. وتعد هواية جمع الأقلام. حەزی کۆکردنەوەی پێنووسێکێکە لە حەزە دەگمەنەکان ئەگەر تاکە کەس نەبێت لە وڵاتەکەدا وەک ئەوەی کە عەلی مەندەلاوی خاوەنی پێنووسی ملیۆنی دەیڵێت. من بغداد سيف علي كردستان بستوجار. ئەو شوێنانەی لە جیهاندا هەم زۆر سەرنجڕاکێشن جوانن بەڵام زۆر جارە بنە قوربانی جەنگ یاخود نەگونجانی شوێنێک هەر ئەمەش دەستی مرۆڤەکەواکات ئەم ژینگە جوانەیان وێران بکرێ یان هەر مرۆڤەکانی دیکە لی بێبەش بن. ئێستا ژمارەیەک هاوینە هەواری دڵگیر سەرنجڕاکێش لە قەزای باتیفایە لە سنووری زاخۆ کە پێشتر وەکوتمان بەهۆی شەڕ ئالۆزەکانی پاکەکە و سوپای تورکیا داخرا بوون. بەڵێ هاژە ماوەی لەمە بەریش بوو هەر هاوکارمان ئیسلام یوسف هەر لەوێوە راپۆرتێکی ئامادە کرده بوو تەنیا ناوچەیەکە مەترسی لەسەر نەبێت شەقامە گشتیەکانن ئیتر ئەو شانانێکە گەشتیاری بن مەترسیەوەی لەسرە بەڵام ئێستا جارێکی دیکە هەناسە ئەداتەوە لە ڕووی گەشتیاری ئاوادان کراوەتەوە دۆخی گەشتیاری ناوچەکە وێڕای ئەو کەم و کوڕیانەی کە هەیە بەڵام بەرەو بوژانەوە دەچێت خەڵکێکی زۆریش سەردانیەکەن کوردستان هەر ئاوادان بێ با پێکەوە ئەو بابەتەش ببینین ئەگەڕێینەوەلات. ماوەیەکی درێژ بی جihê şer û pêkdadanên çekdarên pekekê û leşkerê Tirkiya bûn. Havîngehên Sinûrîne li qeza Batîfa.
دنوکەدا ژ لای حکوومەتە هەرێما کوردستانê هاتینە ئاوادانکردن و سەرەڕای هەند کێماتیان کەفتینەت خزمەتە کەرتێ گەشتوگۆزاریدا. هاوینگەهەکە گەلە خۆشە تەنها کێماسیاوێ بچەکێ ڕێکاوێ نەخۆشە ئەم داخوازی جەنابێ کاگهدارشی خۆیژت کنوالی زاخۆ vê rêkê bo vî gundî çêke dê pitir xweştir bit û dê pitir bi rewş kebit û dê pitir alem lê mirtah bibit. Ev havîngehê sinûrê rastî gelek dixweşin û kîratiya vêrê jî kîratiyeka baş e bes bi hindek cara biçîk ihtimala bi xendeqan li vêrê bi ca şîvîdar ji hikûmetê xewas îna ban vêrê da demê xendeqîna biçîk ew biçîke xelas kirban. Nebûna aramiyê rêgir bî li gehandina xizmetgozariyên baştir bi van havîngehan. Lê di nokeda di nava karoplanên îdara serbexweya Zaxû da ye ku xizmeta zêdetir a van deverên geştiyarî bikit û ev jî ji daxwazên xwedanên havîngeha ye. Ji deverê Kurdistanê hemiya qestomet kirin û rexê xorê jî Ereb jî qestomet kirin û daxwaza me ew e cadên me bên çêkên nîjenkirinê û gelkê Erebê û hinda hawî jî bûme îna timan davîn kirban bûme. Eger teminat nebet yani ew geştûgozar li wirê poşile û dê peşerê jînet. Asıl teminat e. Em ji dil spasiya hikûmeta xweya Herêma Kurdistanê dikin ku ev teminat bi me deynandî. Hejmara 25 havîngehên sinûrî li Zaxû hene ku piştî salekê birîdana topbarana gundê Perexê û kuştina neh geştiyaran û birîndarbûna sî û êkên dî ji nîve rewşa wan berev baştir diçin. Bi davînkirina aramiya deverê bi pille yek û xizmetkirin û avadankirina havîngehên sinûrî li Qeza Batîfa rewşa geştiyarî berev baştir şûye. Lê pêxemetî baştirkirin û pêşdabirina wê hewlatî û xudan havîngeh jî daxwaza xizmetên zêdetir dikin. İslam Yusuf Kurdistan 24 gundê Sûriya Qeza Batîfa. سۆڤان تۆ کەسێکی چالاکی دایمە لە یاریە وەرزشیەکان حەزت لە کامیانە؟ من حەزم لە هونەرە جەنگیەکانە ئەو وەرزشانێک کە هونەری جەنگین ناوەشێتەوە چونکەوە نەرمی بەس حەزم لەو یاریانێ بەڵام هەندێک یاری وەرزشی هەن زۆر تایبەتمەندی خۆی هەیە و هەندێک هەواداریش هەن ڕەنگە کەم هەواداری هەبێ بەڵام هەندێک هەواداری سەرسەختیان هەیە تایبەتیان هەیە جا تەنسی سەرمێز یەکێکە لە یاریە پڕ جوڵە و چێژبەخشەکان یاریزانی تەنسیش بەوە ناسراون کە لە کاردانەوە زۆر خێران بینی چاو و دەست زۆر کاردانەوەی خێرایان هەیە و جستێکی تەندروست و ڕێکیشان هەیە لە هەمان کاتیشابێتە هۆی ڕێخستنەوەی هۆرمۆن و ئەنزیمەکانی جەستە لە بەرەوەی کالۆریکی زۆرە سووتێ لە کاتی یاریکردنیانە ئەمە شوای کردووە کە بەردەوام ئەو کەسانە تەندروست باش بن و ڕێکیش بن. وەرزشێکە لە نێوان دوو یاریزاندا ئەنجام دەدرێت کە هەریەک لە یاریزانەکان ڕەکتەیەکیان پێ و ڕوبەرێکی دیاریکراویانەیە هەوڵ دەدەن بە شێوازەیەک تۆپەکە هەڵبدەنە ڕوبەری یاریزانی بەرامبەر کە نەتوانێت بە باشی بۆی هەڵبداتەوە هەر یاریزانێک تۆپەکەی هەڵدایە دەرەوەی ڕوبەرە دیاریکراوەکە ئەوە یاریزانی بەرامبەر خاڵێک بەدەستدەهێنێت هەروەها یاری تێنس بەیەکێ لە وەرزشە ناسراوەکانی جیهاندا دەندرێ و ملیۆنان هاندەری هەیە لە سەرانسەری جیهانەوە سەیری وەرزشەکە دەکەن. سوودەکانی تێنس، زیادبوونی لێهاتووی، هەر کام لە ئەرکەکانی لە میانی یاری تێنسدا ئەنجامی دەدەیت یارمەتی زیادبوونی لێهاتووی دەدات، لێدانی تۆپ، ڕاکردن بۆ هێنانەوەی تۆپ، بازدان بۆ لێدانێکی باش. هەموو ئەمانە یارمەتی خێرابوونی لێدانی دڵ دەدەن کەوا دەکات جوڵەی خوێن خێرا بێت و هەر شتێک ببێتەوەی خێرابوونی جوڵەی خوێن یارمەتی زیادبوونی لێهاتووی دەدات. سووتاندنی چەوری یاری تێنس یارمەتی دەدات چەوری بسووتێنیت. لە ساڵی 2012 تاقیکردنەوەی کرا کە تیایدا چەند کەسێک 5 ڕۆژ لە هەفتەیەکدا بە بەردەوامی بۆ ماوەی 10 مانگ لە یاری تێنس بەردەوام بوون و توانیان کێشێکی زۆر دابەزێنن. ئامارێک دەری دەخات کە لە یەک کاتژمێر یاریکردندا چەند سەد کالۆریەک دەسووتێنیت و جوڵەیەکی زۆر دەکەیت کە بە هۆکارێکی دابەزاندنی کێشدا دەندرێت. زیادبوونی خێرایی جوڵە و کاردانەوە جوڵە زۆر و بڵاوەکانی تێنس یارمەتی جەستە دەدا خێرایی جوڵە زیاد بکە. لێدانی تۆپ و جوڵەی قاچەکان و بازدان و ڕاکردن یارمەتی درێژبوون و بەهێزبوونی ماسوولکەکان دەدا و
لەگەڵ بەهێزبوونی ماسوولکەکاندا یارمەتی کۆنتڕۆڵکردن و خێرابوونی جوڵەکان و کاردانەوە دەدات. بەدەستێنانی هاوسەنگی لە کاتی یاریکردندا یاریزان هەردوو دەست و هەردوو پێکانی بەکاردەێنێ کە یارمەتی دەدا هاوسەنگێکی باشتری هەبێ و لێدانەکەی بەهێز بێ. بۆهۆی بەدەستێنانی هاوسەنگی تەواو بەهۆی یاریکردنەوە دەتوانرێت لە کاتی ئاساییدا بۆ کاری ڕۆژانە سوودی لێ ببیندرێت. هەروەها یارمەتی دەدا لە کاتی جوڵاندنی بەشێکی جەستەت هاوسەنگی بەشەکانی تر ڕابگریت. جا هەژە ناکرێن بە بابەتێکمان هەبێت لەسەر تێنس و هەروە بابەتەکەمان هێنابێ بۆ هاوڵاتیان بیبینن. نا ئێمە ئەمڕۆ 4 میوانی تایبەتمان هەیە کە ئەندامی یەک خێزانیشن ئان یاری تەنسی سەر مێزەکەن و بە یەکەوە یاری دەکەن و یانزاری هەڵبژاردەی عراقن و هی هەولێریشن بە خێزانیش لە ستودیۆ لەگەڵ ئێمە میوانن. بەڵێ ئێمە بەخێر هاتنتانەکەین کاک عەبدول قەهار باشە کاک قەهار و عەبدولحەق و عەبدولغەفار و عەبدولمەلیک هەرسێکیان یاریزانی تێنسن و هەڵبەتە باوکیانە بێ ڕاهێنانی ئەم ڕاهێنانیان بەخێر هاتنەموتان بەخێر بن. جارە پێمان بڵێ ئەم یاریەک چۆن دەست پێ کرد چۆن ئاوا کردتە خێزانی؟ وایە من هەلە بچوچێەوە وەرزشکار بوومە یاریزانی یانە بوومە بۆ تۆپ پێ یاریزانی پەروەردە هەولێر بوومە بۆ ڕاکردنی 100 مەتری بەڵام بەخۆم زۆر شتم لە دەست و لە بەرەوەی کە دەچوومە ناو کایەکە تەمەنم گەورەتر بوو لە ئاستا عمریەکان بۆی بڕیارمدا لەو شتدا منداڵەکانم بێبەش نەکەن. لە 2019 کۆتای 2019 پەیوەندیمان بە سنتەری ڕاهێنان کرد لە شاری هەولێر بەڵام تەمەنمان درێژ نەبوو لەوێ لەبەرەوەی لە ئاستی تمۆحیمە نەبوو ئەو ڕاهێنەرەی لێوە بوو ڕێزوسڵام هەیە لە بۆی دەیگوتەنها یاریزان یاری بکە بەسە منیش تمۆحی گەیشتم بە لووتکەم هەبوو ئەوەنە لەوێ ڕۆیشتین چوینە یانەی برایەتی لە یانەی برایەتی دوو ئەنجاممان بۆ هینا کە لەسەر ئاستی عێراق یەکیان یەکەم جار دووەم بووین ساڵی پاشتر هەر سێکیان لە هەڵبژاردەی عێراق وەرژان پاشەوی یەکەمان بۆ بەدەستنیان کە لە مێژوودا ئەو بتوڵیان نەبوو یانی برایەتی لەسەر ئاستی عێراق لە خوار 13 ساڵان مناڵەکانی من پاڵەوان دەچوو. کاک قەهار تۆ باسی سەرەتای خۆتە کرد کە چۆن چوویتە ئەو یانەوە بەبزانم یەکەم جار کامیان خولیایی ئەم یاریەیان هەبوو؟ عەبدولحەق حەزی لێ بوو لە یاریەکە. باش عەبدولحەق تۆ لە باوکتەوە خولیای ئەم یاریەت بۆ دروست یان پێشتر نا لە ماڵەوە چونکەونە سەیرەکرا یاخۆت خۆت بوو خۆت حەزت ئارزوت بۆ ئەم لە باوکم زیاتر باوکم ئەم یاری بۆ هینێ ئەو یاری لە ماڵەوە لەگەڵ تا یاریە کرد اینجا ئەوانیش چاویان لێ کردی و لەگەڵ خاتم شتێکی ئەمە لەوەتی خێزانم پێکێناوە خێزانەکەشم هەر مامۆستا وەرچخۆم فیلمی مسلسلاتمان نییە ڤیدیۆ گەیم و ئاتاری شتی وامان نییە ئیدی کاتمان زۆرە زۆر سەرنجڕاکێشە دەروون دروست ئەبێ بڵێ خانەوادەیەکی دەروون دروست بەخێر هاتن دووبارە یعنی هەر ساتێک بە ئێوە بەوترێ بەخێر بێن کەمە چونکە یەک خانەوادە هاژە ئەوەندە بە جوانی خۆیان داوەتە وەرزشکردن هەمویان بە یەکەوە باشەوە سەرنجی زۆر ڕاکێشامیانی هەر یەک لە ئێوە هیچتان ئایپاتان نییە؟ بەکارێنن زۆریانە ئەکاونتی خۆمی لەسەر بەس باوکم زۆر جار سەرپەرشتی دەکا. ئەی سیر چیەکەن بۆن بەس سەیری جار ئەوە کاتمان دابش کردوە بۆ تێنس و بۆ تۆڕ کۆمەڵایەتەکان هەر سەیری تێنسەکەن. بەڵێ ئەی ئافرین باشە شتێک سەرنجی ڕاکێشام هەرەوەندە مناڵە هەیە؟ نه زوامێر ئاخشمان هەیە بەزوو نەخۆشە ئەخوانەکە سەلامەت بێ ئەویشتان فێر کردو یا بچووکترە لە من؟ ئەو 4 ساڵە هێشتا بەتەواتی فێرنەوە بۆ سەر فێری دەکەین ئەویش فێرە بێتەوە ئەی دایکیان دایکشیان فێر بووە؟ وەڵا دایکیان لە ماڵەوە دەکا بەڵ هەتا ئێستا پرۆفیشنەڵ نییە ئەخر ئەرکی دایکایەتی و مامۆستایەتیەوە ئەرکەکە لێوە خورسترە ڕێزوسڵامان هەیە بۆ ئەویش لە بەرەوەیش هاوکاتەکە ئەم یاریزانە جوانانە ئەم پاڵەوانە جوانانیان باش عەبدولمەلیک بابێ مەلای تۆ عەبدولمەلیک هەر ناوی عەبدولمەلیک نییە مەلیک تاوڵەیشە لە یاری ئەوانیە لە یاری تەنسا پێم بڵێ چۆن ئەم مایکە نزیکەرەوە پێشم بڵێ چۆن تو توانیت ئەو نازناوە بۆ خۆت بێنی پێت بڵێن مەلیکە تاوڵەواتە مەلیکی سەر مێزی تەنس یەکەم جار باوم وەرزشکار بوو ئێمە فێر کرد دوای چەند دەڕبەچی ئێرانیمان دیت باوکشم یارمەتیدا بوونی یەکەم ئافرم هەستت چۆن بوو؟ دڵم زۆر خۆش
پێدەڵان عەبدولمەلیک مەلیک تاولە چی هەستی بە چیەکەی خۆشە؟ نی پاشە ئەی دڵسۆزەکە چییە؟ ئەویان ئەویش نازناوێکی ترێوانە؟ پێتەڵەن چی؟ دڵسۆز بۆ؟ چکە کاری باشم ئەی تەمەەن درێژ بنیاخوا ئەتوێ ینی لە داهاتوو چی بکەی؟ ئێستا چەند ساڵە دەستە پێ کردووە؟ 3 ساڵ و ئەوە ڕانکینگی جیهانی هەیە 52مین منداڵە لە عالم یەکەم یاریزانی عێراق بگاتەوە ئاستا لەبەرەوەی سەقفی تۆپی سەرمێز لە عێراق یاریێکی ئەوەندە بڵاو نیە ئەوەندە پشتگیریشی ناکرێ بەڵام ئەوە بە سێ مشارەکە لە پاڵاوانتی WTT توانی ڕانکینگی 52می عالم بۆ خۆی عێدسکا لە پێش هەندێک یاریزانی کۆری و سینیشەوەیە کاقەهار بۆ خۆی هەر وەرزشێک ئاڵنگاری و گرفتی خۆی هەیە لە ڕوویانەوە بێت لە ڕووی کەرەستەوە بێت ئێستا تازە کوردستان دەرگای واڵا ئەکات چەند ساڵێکە بۆ تەواوی جۆرە جیاوازەکانی وەرزش لە کوردستان چه ئاستەنگێک هەیە بۆ ئەمیانە لە کوردستان ئاستەنگێکم سەرتام دەمێ سوپاسێکی بێپایانی سەرۆکی فەخریانەی هەولێرکەم کاگومێت خۆشناو زوو تەلەفۆن دەکات لەگەرمانە لەسەر خەتا ئامادە باشی زۆری دەربڕیوە دواتر سەرۆکیانەی هەولێر دکتۆر وەلید عارەب و دەستەی کارژێریانە و جێگری سەرۆکیانە کاپتن سەعادین سیامەد ئەو زۆر لەگەڵمانماندێ و سەرپەرشتاریشمان سەربازەونەکە یانەی هەولێر کاپتن مۆفەقا بەڵام وەکو یانەی هەولێر بەڕاستی ئێمە زۆریانە پێیان گوتوین لە باشووری عێراق لە باکووری باشووری عێراق و لە سلێمانیش پێیان گوتین بەڵام ویستمان ئەو شانازی و سەربەرزی کە پێمان دەبڕێت بە هەولێربی لە غەیری هەولێر یاری ناکەین یاریمان مەلعەبمان نییە ساڵەمان نییە ساڵەیەکم بۆ خۆم بەکرێ گرتووە لەسەر ئەرچی خۆمە هەمووی و عنی ئەگەر بڵێن هەر بندار خۆ فێر دەکا من کەسێکی گشتیم سێ مناڵیت کەمان هەیە یاریزانێکی کچمان هەیە سێ مناڵک گچکەکەمان دانەرمان هەیە دانەر جووتیار زۆر یاریزانێکی لێ هاتووە تەمەنی 8 ساڵە زۆر باشە دیار محەممەد ڕاوێژ یەکەمی هەولێرەیە یعنی تەنها بە 5 مانگ لەبەر ئەتەکێتەکانم زۆر بە جوانی فێر کرد 5 مانگ لە هەموو یاریزانەکانی هەولێری بردەوە پلە یەکەم بەدەستێنا ئەی ئافرین دەستیان خۆش بێەوە تۆش ماندوو نەبی زۆر لەگەیان ماندوومە من لەبەرەوەی بەخۆم ئابووری ناسم زۆر نەظاریاتی اقتصادیم خوێندووە جۆن ماینەر کیس هەبوو کینسە بووکە نەظریاتەکانی کلاسیکی وەرجێڕا ئابووری پێشکرد بەڵام منیش تەماشای ئەو ڕاهێنەرانم دەکرد کە کارم بگەرن دانگو هەفتەی 3 ڕۆژ ڕۆژەی سعاتی نیوێ من کردمە هەفتەی 6 ڕۆژ ڕۆژەی 4 سعات ئەوە وای کرد کە هەریزانەکان زیاتر ئاشنا و فیملیریان هەبی و دۆربڵیتیان هەبی کە بەتوانە بن وای کرد یعنی ئەو هەر شتێش دەمەوێت ئاماژە پێ بکەم مە تاکە یانەی هەولێر و بەخۆم تاکە کەسین لەسەر ئاستی عێراق کە مەتاتی سینی کە زۆر قورسە بەکارهێنانی لەگەر داری سینی بەکاردێنی هەموو عێراق وڵاتانی کەنداویش مەتاتی ئەوروپی و یابانی بەکاردێنن کە نەرمە ئیمەڕەقە فەلسەفەی سینیمان هەربژاردووە لەسەر فەلسەفەی یابانی سین لە هەموو شتێکی لە پاشبی لە تێنز یەکەمە ئەو فەلسەفەی سینیمان هەڵبژارێ لە باشە بۆ حەزە بە تاقیکردنەوە قورسەکانە وڵا ئەوە نەری شتێکە لە ناخمدا کەیک پێم بڵێن ئەو شتە سەختە من ئەیکەم هەر بڵێن ئەوە یعنی کاتی خۆشی کە ماستەرمان دەنووسێ هەموو گوتیان بە ئینگلیزی قورسە من بە ئینگلیزەکە بە تەواوەتی نووسێ هەموو گوتیان ئەوە هاوکاری من لە کەسم قبوڵ نەکرد تا ئەو کاتی تەواو ڕاستە تاخیر تەواوم کرد بەڵامی خۆم بوو چێش بینین لە کارە قورسەکان باشە ئەم مناڵانەوەی ئەیان بینم دەست و پەنجیان جوڵیان هەستەکەم حەزیان بەیاریکردنە لە ناو ماڵا چۆنن کەوچکێکە گری بەدەستەوە دەست پێ بکەن ئەو شتانەتان هەیە جارێکیان عەبدوڵغەفار بچووک بوو پێکەینەکەی ئەو دیارە شتێکی پێ چونکە پێکەینەکەی زۆر خۆڕی دەکرد داچی ئەگەر نەبوو باگەچی لە داچیدا ئەخرەیدا ئیترە و حاڵەتانش پێکانیشیان هەیە پێکانیان هەیە خۆی شتێکەیە مێزێکمان لە عەوشەدا نابوو کاتێگنانیان دەخوارد تا چا داهات 20 دقیقەش پێ دەچێت ئەو 20 دقیقە نەدەبە بە خەسارتی چون تێنسیان دەکرد تا چاکە ئامادە دەبوو یعنی ڤیدیۆمان هەیە لە کاتی کەرەنتینە لەسەر فەرشێکی گچکە بەسبێنە لە عەوشە ئێوارەکەی لەسەربان شەوەکەش تا دەبۆ سەعات 12 لەسەر مێزەکە یاریانە کرد باشە عەبدولغەفارەڵە لەسەر فەرشێکی گچکە یاریتانە کرد کەواتە توانێ سەرسە و مێزە بچووکە یاری بکەن باشە بالای مش ببینین بزانین من پاڵێکی پاڵی پەیوەنی بۆ ئێوە چۆن باشە ئاوەڕێکی خەنتاوە ئەو زانانە لێدا بکەین تۆ تۆڕیانێ بینە اینجا با من ناوەکانی بزانم چی پێڵەن ئەوەی کە بەدەست ئەوەی کە بەدەستەوە گرێت
سەرەتا بە ئەوەش پێ بڵێم فاتێ. ڕەکتێک پێڵێن ئەوە هارد کەیسە باشە کە دەی پارێزشکان ئەوش تەختەکەیە مواصفاتەکانی تەختەی لەسەری نووسرایە. اینجا ئەوەی لێ ئەدەی سمغی لێ ئەدەین اینجا ئەو دوو مەتاتە ئەوە فۆرهاند بۆ پێشەوە ئەوەش باکان بۆ پشتەوە ئەوە شێوازی هێرشبەرە ئەها ناگیرێ نابێ هەر چۆنێ بگری هەر خۆیەتی ئەم پەنجەرە یارمەتی دەربێت ئێوە یارێکی خۆتان بکەم بەش هەموو هێزەکە بۆ پەنجەرە سیرتان تۆڕەکە گەورەشە ئەوە خەتەشە بێت ئیشی خۆیانی پێ حلەکەن وانە لە هەموو شوێنە کەرەستەی خۆیان پێ هاژە بۆ یاریکردن کەرەستە شتێکی سووکیشە بە بەردامەتوانی هەڵیگریەوە باشە کاک قەهار مناڵەکان تا چەندکیە بڕکی ئەوەکەن کە ڕاهێنانی زیاتر بکەن بەڕاستی ستە دوێنێکە جمعە بوو بەیانەکەی مەشقمان کرد کە بۆ ئەفتەم ڕۆژ لە ئەفتەیەکدا ئێوارەکە پشمان وەرگرتوینە پیاسە ئێوارەکەی ناخۆشێکمان بۆ دروست بە عادز بوو لێم سعادە چوینە قاعە تا سعات 11 و یاریمان کرد یعنی ئەمە تێمسی سەرمەست وەکو ئاش بوونەوەش بەکاردێ خۆت لە بیرەکەی ئیتر بەدەم یاریەکەەوە خۆشتان ئاش بوونەوە ئەکید باشە بووە لە ماڵەوە یاری بکەن دڵسۆز کە تۆ لە باوکسی بەریتەوە هەمیان لێم دەبنەوە ئێستا ینی تەلەبەکان لە مامۆستاکە باشترن ئەوانە زۆر بەتوانانە ڕاستی جم و جۆڵیان زیاترە جست و چاڵاکن فودوەرکینگیان زۆر زیاترە زۆر باشە بۆ پێش یاریکردن و بتوولە و ئەوانە چه ڕێنمایەک هەیە کە ئەیان دەی تێبیکەن بۆ نمونە لە ڕێی خواردنەوە لە ڕێی خەوتنەوە پرسیارێکی زۆر بەجێیە هۆکاری سەرکەوتنی ئێمە خواردنی تەندروستە کاتێک لەگەر یاری مناڵەکانی هاوڕێخوان یاریانە کرد کە هاڵف تایم دەهات هەموو دەچونە خواردنگا و گەز و شتیوان دەینا بەڵام من تەنها خورما لەگەر گوێز و کونجی بۆمدا ئەنا ئەو وای کرد باڵا دەستیان ئێستاش لەگەدا بێمە بۆ هەر بتوڵەیەک بچین بۆ لوبنان چوو بۆ ئوردن ڕۆیشتون بەبێ خورما نەڕۆیشتون باش یەک شت زۆر ئێستا تۆزێ قسەکردن ڕاگرین هەر لێرە حەکەمیان بۆ بکە بە بزان یاری بکەم زان کامیان هەڵەیەک ئەکەنیان ئەوە لەسەرەتی 0-0 کامیان یەک لەسەڕە عەبدولقاهار ئەو یەک ئەها هاژە کە وتمان با ببێ بە یاری پێش ئەو تۆپەکان ئەکەوتە ئەملاوە کە وتمان بێ بە یاری نقطە لە تەرسان قساوە باوکان جددیتر بوونەوە تاسە چەند بە چەند؟ یەک بە یەکە یەک بە هیچە یەک بە هیچ باشە گەر لە کاتی یاریکردنا بوون مونە تەرکیزتان بڕۆیان مەشغوڵتان کەین تەسیرەکاتە یاریەکەتان؟ ئەکید دەبی چاوی لەسەر دەستی بەرامبەری بی تۆپەکە چۆن هەڵەدا چۆن ئەسوڕێنی ئەی چۆن ئەتوانین تەرکیز ڕاگری غەفار بە تۆڵم بۆ منە بزانم تۆ ئێستا یاری بکە و جوابی منیش بەرەوە بزانمە توانین تەرکیز ڕاگری یان نە ئەتوانی؟ ئێستا براوەکە تۆی تا ئێستا یان دۆڕاوەکە تۆی تا ئێستا کامیان نا هەردووکتان هەر براوە هەر براوە لەش تەواو باشە گەر مەلیک بێت چیەکانی کامتان لە کامیان نەبیتەوە ئێستا ئەگەر بچی لە هەردووکیان باشە مەلیک یەک شتم پێ بڵە مایکەکە بەکاربێنە تا ئێستا کە نەوتوانی بێ لە یەکێک بەری تۆ ینی ڕکابەرەکە و زۆر قورس بێ کێ بووە؟ عەبدولمالک سیا مصری بوو نەتەتوانی لێ بەری تۆ؟ تەمەنی چەند بوو؟ 2 ساڵ لە خۆی گەورەتر بوو گەورەتر بووە کەواتە تۆش لەو باشترە بی وانە 2 ساڵی تر؟ بەڵێ عەبدولمەلیک یاریمان بۆ نەکات؟ باش یەکێکتان وەرێ بگۆڕنەوە تۆ بادە براوە بووی تۆ دانیشە جارێ بڕۆ جێ عەبدولمەلیکی هەر کەسانی خۆیان هەیە هەر کەسانی خۆیان هەیە وانە؟ ئەوەی بەدەستی ڕاهاتووە یان من زۆر لەگەرە مناڵانە ماندوم تاکە کەسم لە سەر عێراق بۆندم لەگەر شەریکەکی سینی کردووە تایبەت بە دابینکردنی کەلوپەل ئەو کۆمپانیا سینیا سپۆنسەرشیپیان دەکات بەڵام تا ئێستا لێرۆ بڵاوکەمەوە یەکەم کەناڵشەکە چاپێکەوتم بکەین بڵاو نەکردوێتەوە خۆش بیت
ئێستا تەختەدارە چێوانەرخەکەی $170 لە شەریکەی ژمارەیەکی بۆ ئەوانە بە دیاری ناردووە تیشێرتی ناردووە ئەوڕۆ بەرانەقلی بە $39 برێ $50 هەرێکە 20 قلی بۆ ڕەوانە کردوون یعنی ئەگەر ئەوان پاڵپشتی ئەو ساڵی کۆمپانیای سوانوێ بە سەرۆکاتی مستەر کلارک زۆر هاوکارێکی پێشخستنیمە بووە یعنی پێشترێ بەلاستی بەڕۆبەری کەونیاریانە کرد بەڵام ئێستا هەر ڕۆبەرێک بگاتە مانگێک زیاتر ئەیگۆڕن هەردووچی ئەگۆڕن زۆر شاکە باشە تەواو ئەبێ فیکەی بۆ لێوی بڵین تەواو بوو چۆن تۆ نییە تەواو بوو نەکەی فیکەی بۆ لێوی ستۆپ کامیان براوە بوون ئەمایتر مەشغوڵ بووی بەس لەوەیانە بەخۆی ئەوانە هەرچێ چەندێک کە ستایلەشی جیاوازیان هەیە کاتە ستایلیشی هەیە بنمونە ئەوە هێرشبەرە و فودوەرکینگی زۆرە بەڵام تۆزێک کێشەیە هەیە لە هەندێک یاری قورسە بەڵام ئەوە زۆر هێرشبەرە زۆر بە سەختیاریەکە عەبدولمەلیک بە سەختیاریەکە بەڵام کۆنتترۆلی باشە بەڵام عەبدولغەفار سەختی تێدا نیە زۆر بە کۆنتترۆلە هەرچەندە خاڵ لە پاشبی گوێ نادا تەنها یاری خۆیەکە ئەوە پاڵە پەستۆ لەسەر دروستە بێ ئەوش لەسەر بەڵام عەبدولغەفار لەسەری مادەم هەر یەکیان تایبەتمەندیەکەوت ستایلەکەوت لای من ئێستا زۆر تایبەتن ینی هەر یەکیان ئەمە بۆ خۆی تایبەتمەندیکی ئەو یعنی ناتوانانی بڵێ ئەمیان لەویان باشترە ئەوەندە لە لیڤڵێکی بەرزان ئافرین کە ئێمە ناتوانین ینی ئاستیەوە دیاری بکەین بەڵام بۆ پێی کە باوکت هەر یەکەتان تایبەتمەندیەکتان هەیە دیارەکە ڕکابەر نین لە یەک ئاستان ینی شتێکی تریش هەیە لێرەوە دێمە باسکەم بەڕاستی شاری هەولێر لە تێنسدا زۆر بێنازە خەڵکانێکی زۆر هەنە بەڵام بەهۆی چەند کەسانێکی خۆپەرست کە دەڵێن تەنها دەبی کە سوکاری مەفێرە تێنسبی وەکو نەریتێک ئەو عائیلەیە ناویان نارێم ئێمە چەند جار دەرکراوین چەند جار قوفلی قاعیان بەسەرێمە گۆڕیەوە بەڵام لەبەرەوەی تاوڵێکمان هەبووە لە ماڵەوە نەمهێشتە بە پاشکەون و سوپاسی زۆری پارێزگاری هەولێر دەکەم زۆر لەگەرمان لەسەر خەتا لێرەوە ڕێز و سڵاوم لە بۆ کاگومێت هەیە بەڵام ئەوەی جیاوازە من جیاوازی بە کەس ناکەم والله ئەوەی ڕۆژە یاریزانێکمان هەیە بە ناوی دیار محەممەد کاتێک لە عەبدولمەلیکی بردەوە زۆر دڵخۆش بوو باشی گوتی لە کوروتێ بردەوە گوتمەوەش هەر ئەگەر وا بە تۆ بۆ خۆت قوتابخانەیەکی هەموو وەرزشێک پێویستی بە ڕەوشت بەرزی لە ناو وەرزشەکەیە هەیە بە تایبەتی وەرزش چووکە تۆ دۆڕان و بردنەوەت هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە تۆ ڕۆحێکی مجاوڵ ڕۆحێکی وەرزشی کەواتە جەنابەت بۆ خۆت قوتابخانەیەکی لە ڕۆحی وەرزشی با بزانین لە قوتابخانەی ئاسایی کە وانەکانی خوێندن وەکو هەر خوێندکارێکی تر وانە وەرەگرن چۆنن ئاستی خوێندنیان چۆنە گرنگی ئاستی خوێندنیان بەر لەوەی دەست بە تێنس بکەن زۆر بەرز بوون لە یەکەمەکان بوون بەڵام بۆ هۆی تەرخانکردنی کات لە بۆ تێنسی سەرمێز و گۆڕانی قوتابخانەکەیان بۆ قوتابخانە چی یعنی ئەوەی متەوەستە چی ئاساییە نۆرمەڵە دا بەزیە بەڵام ئەو ساڵێکە کە ئەوە بوویتە پۆلیدا مامۆستاکان گوتیان لە بەشی زانستی بی من گوتم پێم خۆشە بستە بەشی وێژەیی لەبەر ئامانزمە عەبدولحەق بگاتە کۆلێژی پەروەردەی وەرزشی ئێستا بە پراکتیسی وەرزشەکە ئەەکەم با ئەکادمیاکەش بکەن من یعنی زۆر بە مختصر مفید وتم کوڕەکەی من بستە بەشی وەرزشی چ پێویستی بەوەیە کیمیا و فیزیا و بیرکاری بخین و 2 ساڵ لە ئەبدا بنێتن و ڕێڕەوەکەی خۆی دۆزیوەتەوە من ماستەرنامەکەم لەسەر ڕەخساندنی هەڵی کارە بۆ کات بکوژین لە کۆتاییشدا بێکاربی هەر بە جدیش ئەوە وای کردووە جیهان وای لێ هاتووەمە وازانین باشترینی نمرەکانە و نمرانان کە پزیشکی و ئەندازیاری ئەهێنن بەڵام نەخێر مەرج نییە مەرج ئەوەیە کە ویستی کەسەکە خودی خۆی چییە ئەو کاتە سەرکەوتووە بێت و ئەوەی کە من ئەیبینم ئەوەی لە هەردوو بوارە کە سەرکەوتن هەم لە خوێندنە هەم لە وەرزشەکەش باشە حەق پێم خۆشە پرسیارێ و لێ بکەم شتێک هەیە کە یاریەکەی لە بیرت بێ بەردەوام تو بۆ ئەو شتە یاریەکەی بۆ ئامانجە یاریەکەی چییە؟ مایکەکەی کوا مایکی پێوەیە مایکە پێوەیە حەز دەکەم هەمیشە یعنی یەکەم بی باشە گرنگە بردنەوە یەکەمی گرنگە لای تۆ ئەی تۆ لای تۆ گرنگە یەکەمی لای تۆش لەوە گرنگتر چییە؟ نیانی ئامانجەکە دەوای هەر بردنەوە یەکەمی تاگیتە کوێ؟ تا ئێگەمە منتەخەب عێراق زۆر سپاس بۆ خوددا کە توانی بگەم منتەخەب عێراق لە دوای ئەوە چیتر ساڵە لە ڕزی هەڵبژاردێنە دوای ئەوە هەستم ئەوەیە کە بچم پاڵەوانێتی دەرەوەی عەرەب ئەنجام بدەم عەبدولغەفاری پرسیارم هەیە باوکت وتی لەو تایبەتمەندیانەی کە باسی کردوتت وتی زۆر لەسەر خۆیە کاریگەری ناکاتە سەرەکە چەند خاڵیش لە پێشی ئەو بن چیەکەی کە ئەتوانی وابی دەبیت کە
لە پاش خاڵ لە پاش بوو دەبیت خۆت ئارام بکەیتەوە نەوەک ئەب بە ئەحسابی ئەوێ لەسەر خۆبی لەسەر خۆیاری ئەوە خاڵێکی زۆر گرنگە زۆر کەس هەیە ئەزانین ئەگاتە لووتکە بەڵام مەبینی یەکێک تۆزێک لە پێشترە ئەوەندەی نەماوە بگاتە لووتکە ئاوڕێک کە ئەداتەوە یەکسەر کا کەسەکەی ترە بینێ لە دوایەوە خەریکە پێگات لێ ئەشێوێ ئەوە خاڵێکی زۆر گرنگە لە تو جارێکیان یاریزانێک کە دەبوو من عەفبوو ئەو یە خاڵی مابوو بیباتەوە من 5 خاڵم مابوو من توانیم 5 خاڵەکە و 6 لێ بستینم لی بەرمەوە لە کۆتا پاڵەوانەتی شاری هەولێر کە یەکی تۆپی سەرمێزی هەولێر کردیەوە بەڕێز کاگومێت فاڕوق عوسمان کە سەرۆکی سندیکایە یعنی خوار 13 ساڵیان نەکردەوە لە بەرەوەی عەبدولمەلیک ئەکید یەکەم دەبوتیان یاریزانمان خوار 15یان نەکردەوە لە بەرەوەی عەبدوڵغەفارەکردن خوار 17یان نەکردەوە چەند ئەوە 17 نەبوو 18یان کردەوە بەڵام لە 18 ساڵانەوە یەکەم بوو ئەوە دووەم بوو بە جیاوازی خاڵێک لە ئاستی پێشکەوتوان عینەن ئەوە دووەم بوو ئەوە یەکەم بوو کە لە یاریزانێکی بردووە من پێم زۆر باشە ئەبوبەکر لەگەرە و یاری کرد بەڕاستی یاریزانێکی ڕۆژ بەرز ئەبوبەکر زۆر لە خوار 11 ساڵانش سنتەرەکەی من کە سنتەری تۆپی ئەوەی ئەکادیمە یانی هەولێرە دانە ڕودیار و ڕێژ لە 15-16 منداڵی ئەو سێ من یەکەم و دوم سێم بوو باشە پێم خۆشە ئەو یاسایی خۆسمان پێ بڵێ کە بەردەوام بە یاریزانەکان تێڵی یاخود بڵێن هەر یەکیکان کە کوڕی خۆتن و خوێنکاری خۆتن یاریزانی خۆتن چی یاسایەکە کە بەردەوام پێیانەڵێ والله ئەو قوتابیانێک کە ئێستا جوێم جویان لە منە لە قوتابخانە ژۆشتم وتە لە خۆبایی بوون لە سەرکەوتنە بێ ئومێد بوون لە ژێرکەوتنە لە دڵێکا پەروەردا بێت تیای نەبێمانە ژیان و مردن ژیان هەوراز و نشێوە هەر دەستی دادەنیشی بەڵام ئەوەیە کە ڕوئیات هەبی هیوات هەبی نوێکردنەوەی هیوا بە سەرکەوتن فاکتەرێکی زۆر سەرچەوانەیە لێشم بپرسم بۆ ئەو ناوانە لەو مناڵانە ناندرا لێرە دەمی بڵێم من کە مامۆستام لە منتقەی بارزان جارێکیان داوەتی شێخ عەبدولمەهیمین بارزانی بوون بەڕاستی ئەوەندە بە کەسایەتی و ئەوەندە بە ناوی و شێخ عەبدولسەلام بارزانی و سەر ئەو ناوانەم لەو مناڵانە نایە ناودار بن ئینشاڵڵا ناوی ئەمانیش لە بەرزەکانی یاریەکانە ببینینەوە بەڵام پێم خۆشە هەر یەکێکیان لێرەوە بەڵێنێک بن چ بەڵێنێکەی تۆ لە داهاتووە ینی ئێمە چونکە یەکەم تەلەڤیزۆن بووین کە ئێوەمان نیشاندا خۆتان سەرکەوتنەکانی ئێوە نیشانەی کەواتە بەڵێنەی کە ڕۆژێک لەم تەلەڤیزۆنەوە ببی بەچی دەمهەیە ببم بە سەرپەرشتیار ئەبیت بەڵێنە بێ ئەی بەڵێنی تۆ چیە بێ حەزم لێ پێشکەشکار یعنی یاریزانێکی تێنس و پێشکەشکار ئەی ئافرین کەواتە دەی ئێستا تۆ ببە بە پێشکەشکارم دەقێ و پرسیار لە دوا پرسیار بکەدی حەز لێ ببێت عەزمی بمە یاریزانێکی پیشەگەر ئەی ئافرین یاریزانی پیشەگەر زۆر گرنگە لە ئاستی کریستیانۆیە بوو بینینەوە بەخوا لە تێنسی سەرمێزە یەک یاریزان هەیە چەندە وازیشی لە تۆپی سەرمێسێنەیە خوخینە لە ئینگلیزیەکە پێ دێن شوشین هەموو شتێکمان بۆ عەبدولحەق و عەبدولمەلیک لەسەر شوشین دەڵا بنمونە ئەوە بە شوشین یاری بکە شێوازوی ئەوە بە هاری مۆتۆ یاری بکە ئەوەشیان بە تیمۆبۆل یاری بکە کە چەپن زۆر جارەوانە لە چەپ دەکەنە ڕاست بە دەستەکانیان زۆر باشە من ئەتوانم ئەوە بڵێم ینی ئەوەی کە ئێمە بینیمان ئەمڕۆ بینەران بینیان باوکێکی نمونە چونکە دایکان و باوکان لەم سەردەمەیە ئەوەندە منداڵەکانمان مەشغوڵی ئایپاد و ئامێرە زیرەکەکانن تەنیا بووینە بە بەخێوکەر نان و ئاوە دەین بە مناڵەکان شوێنی حەوانەوەیان بۆ ڕێک ئەخێن بەڵام باوکێکی لەم شێوەیە بڵێ بەڵێ بەم شێوەیە ئەوە باوکێکی بەخێوکەر نییە باوکێکی پەروەردەکارە کە پەروەردەی منداڵەکانێکە لەگەڵ ئەوشکە بەخێویان دەکات بەجددی من هەندێک قسە هەیە ئەوترێت زۆرجار فڵان کەس ئێمە ئەڵێت شانازیەکەم بە کوردستان هەندێک جارە بێ کوردستان بڵێ شانازیەکەم بەم هاوڵاتیانە ئەو زۆر خۆشحاڵ بووینە بەیانەکە لەگەڵمان بوون سپاسان دەکەم دواتە من پرۆژەی ژیانی خۆمەلانایە کە خوێندنی دکتۆرا و بچمە زانکۆ مامۆستا تەنها تەرکیزم کردە سەر ئەو یاریە لە بەرەو مناڵانەیە لەگەر مناڵەکانی خۆشمان مناڵی خەڵک فێرەکەم هاوکاری شەکەم یعنی ئێستا زۆر شتێ کردومە یعنی حەز ناکەم کەس بشزانێ سامانێکی زۆرم لەسەر ئەوە سەرف کرد کە تا لەگەر ئەو کۆمپانیات سینیە ڕێکەوم هەر بۆ نمونە کۆمپانیاک شانازی بە عەبدولمەلیک دەکا ئەکاونتەکەشم ئەوم بڵاو کردەوە کاتەگە و دارەیان بڵاو کردەوە فرۆستەر پرۆ کەس تەمەشای ناکرد بەڵام کاتێک عەبدولمەلیک بردێ بە تووڵەی لوبنان
هەموو پێین سەرسام بوون گوتیان بۆ یەکەم جار لە مێژوودا لە 35 ساڵی کارکردمان لە کۆمپانیا دارەکەمان گەیشتە WTT لەلایەن ئەستێرەیەکی هەڵبژاردەی عێراق. ئەوەی کە سەرفت کردو لەسەری ئەو بەرهەمەکانێتی کەس بۆ ئامانجێک تێکۆشێت تۆ لێستەوە ئینشاءڵڵا ستیان چوار ئامانجەکانت بووە خوێندکارەکانی کەشت دیارە و ئینشاءڵڵا بەرەکەتیان سەرکەوتوو ئەمان درێژە بن. زۆر سپاسدانەکەین کە ئامادە بووین لەگەڵمان. سپاس بۆ هەر چوارتان دووبارە بەخێر هاتن. خۆشحاڵ بووین بەخێر بن. کە باسی میوزیک و مەقامی کوردیەکرێ هیچ شار و شارۆچکەیەکی کوردستان نییە لێ بێ بەش بکرێ بەڵام هەندێک لەو شار و شارۆچکانە لە ئاستێکی بەرزتر و هەوڵدانی زیاتران. فێرگەکانی میوزیک و مەقامی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان بە شوازێکی زۆریان لێگرێ کە لە شاری جوانڕۆ کچان کوڕان تەنانەت مناڵانیش لەو فێرگانە ناوی خۆیان نووسیوە. بۆی کە بتوانن بە شێوەیەکی ئەکادمی فێری مەقامی کوردی بن و بە دەنگی خۆشی ئاوازە کوردیەکان گوێەکان زاخاو بدەنەوە. با بیبینین. باوکی ڕۆنیا کەمتر لە مانگێکە هەستی کردووە کچەکەی دەنگی خۆشە. هەر بۆیە هێناویەتە ئەو فێرگەی شاری جوانڕۆ بۆ ئەوەی فێری مەقامی کوردی ببێت. لێرە بەهرەمەندی زۆری دیکەشی لێن بۆ ئەوەی پەرە بە تواناکانیان لە موسیقا و مەقامی کوردی بدەن. دو هەفتە پێش خەریکم بۆ ئەمخۆن باوەم زانی پێم وەڵتی ئەسیدایەکی فرەخۆشە ئەسیدایەکی قەشەنگ است و نایڵم سدا حیف بێ چونکە من کەیشێکی ئێستاڵەتەن کوردم حەزمە کرد کە لە حیتێک کوردی شروع بکەم بۆ خوێندن بۆ بۆوەکە لە کلاسی مەقاماتە سەرچناو. جوانڕۆ سەر بە پارێزگای کرماشانە. جیلی نوێ ڕوویان لە فێربوونی مەقام و موسیقای کوردی کردووە و مامۆستاکانیشیان لە سنە و کرماشان دێن بۆ ئەوەی توانای ئەو بەهرەمەندانە بەرز بکەنەوە. منداڵانیش لێرە بەشداریەکی بەرچاویان هەیە. جوانڕۆ لە ئامۆزشگای شەیدا خەریک فێرکاری ساز عود و کلاس مقامات و مقامات موسیقی کوردی و لە تاریخ تقریبا بێژیم 2-3 ساڵە خەریکەم کارینە و جوانەی لێ کە علاقیان هەسوە مەقام و علاقیان هەسوە موزیکی کوردی و مەقام کوردی تێنە ئامۆزشگا و منیش و ئەنوان کەسێک کە نیمچە ئاگاهیەکم لەم داستانە هەست هەمە خزمەتیانە. ئەگەرچی ڕێگە نادرێت بە فەرمی موسیقا و زمانی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان بخوێندرێت بەڵام فێرگەکان و مامۆستا خۆبەخشەکان کۆڵ نادەن. لە ڕاهێنانی خوازیاران بەردەوامن. پێشوازێکی زۆریش لەلایەن هاوڵاتیانەوە لێیان دەکرێت. کە ئەم گەرمایەیە تەنیا ڕۆژەڵی نڵی ئاگرەبارێ یان ئیتر لەگەڵ دەستپێکردنی وەرزی گەرما هەنێک دەستەواژە هەیە بەکاریە ئایا لە چیەوە هاتووە نازانین بەڵام لەگەڵ بەردەوامی ئەوەی کە وەرزەکە گەرمە پێوترێ وەرزی ئاگرکەوتنەوەکان بە تایبەت لە دارستانەکانی کیشوەری ئەوروپا. هاژە بۆیە پێوترێت وەرزی ئاگرکەوتنەوە ئیتر لە سەرەتای یان لە ناوەڕاستی مانگی حوت و سەرەتای مانگی هەش زۆرێک لە کشوەرەکان تووشی ئەو کێشەیە بن بە تایبەتی بەرزبوونەوەی پلەکانی گەرما لەسەر گۆی زەوی. ئیسپانیا یەکێکە لە وڵاتانە، ڕۆما یەکێکە لە وڵاتانە، ئوسترالیا کە لەم وەرزەیە ئیتر ناوێنن وەرزی ئاگرکەوتنەوە چکە دارستانێکی زۆر ئاگری تێبەرە بێت و دواتر ئیتر بە فتیمەکانی فریاکەوتن کۆمەڵی ئاژەڵی با بڵێن ناو دارستانەکان ئەسووتێن و ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە کە گۆی زەوی ڕوبەڕووی ئەبێتەوە. جا ژینگەکانی ئەو کشوەرە زیانی پێئەگات هاژە. وڵاتانی باشوور و کیشوەری ئەوروپا بە تایبەت وەکسۆڤان وتی ئیسپانیا، فەڕەنسا، ڕۆمانیا ئەوانە زیانێکی زۆر بەردارستانەکانیان کەوتووە کە تەنیا لە ئیسپانیا نزیکەی 7,000 هێکتار لە دارستانەکانیان سوتاون.
لەگەڵ هاتنی هاوین ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە لە ئەوروپا زیاد دەکەن بە تایبەتی لە بەشی باشووری کیشوەرەکە کە زۆرترین زیانی پێدەگات بە گوێرەی زیانەکانی ئاگرکەوتنەوەی ئەمساڵ لە ئەوروپا پێدەچێت ساڵی 2023 بۆ ئەوروپا لە ڕووی ژینگەیەوە ساڵێکی کارەسات باربێت بە گوێرەی سیستەمی زانیاری ئاگرکەوتنەوە لە دارستانەکانی ئەوروپا ئیسپانیا و فەڕەنسا زۆرترین زیانیان پێگەیشتووە. ئیسپانیا لە ڕووی زیانەوە لە پلەی یەکەم دێت 69405 هێکتار دارستانی لێسوتاوە، فەڕەنسا لە پلەی دووەمە و 21326 هێکتار دارستان بەهۆی ئاگرکەوتنەوەوە سوتاون. ئەمەش دەکاتە نزیکەی 3 ئەوەندە و نیوی تێکڕای زیانەکانی لە 2 دەیەی ڕابردوودا. یۆنانیش زیانێکی زۆری پێگەیشتووە و بەڕووبەری 19321 هێکتار دارستانی لێسوتاوە. هەروەها لە ڕۆمانیا بەڕووبەری 15131 هێکتار دارستان سوتاون. لە پورتوگالیش 7563 هێکتار دارستان سوتاون. بەڵام دوو وڵات لە ئەوروپا تا ئێستا هیچ ڕووداوێکی ئاگرکەوتنەوە لە دارستانەکانیان تۆمار نەکراون، ئەوانیش بریتین لە چیک و سلۆڤاکیا. لە ساڵی 2006ەوە تا ساڵی ڕابردوو بەهۆی ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە زۆرترین زیان بە دارستانەکانی ئەوروپا گەیشتون. تەنیا لە 2022 زیاتر لە 830,000 هێکتار دارستان سوتاون. قەبارەی زیانەکانی ساڵی ڕابردووش دەگاتە 2,780 ملیۆن دۆلار. بۆ بەرەنگاربوونەوەی ئەو کارەساتە سروشتیا یەکێتی ئەوروپا بڕیاری داوە ژمارەی تیمەکانی ئاگرکوژێنەرەوە زیاتر بکات. هەروەها لە 10 وڵاتی کیشوەرەکە 28 فڕۆکەی ئاگرکوژێنەرەوە و لە هەر یەکە لە یۆنان و فەڕەنسا و پورتوگالیش سەدان ئاگرکوژێنەرەوەی جێگیر کردووە. هاژە ساڵانە هەرچەندە کار بکرێت بۆ ئەوەی کە ڕێژەی توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان کەم بکرێتەوە، بەڵام دیسانەوە هەر توندوتیژی بەرامبەر بە ژنانەکرێت بە هەر شێوازێ بێ. لە هندستان گرتەیەکی ڤیددیۆیی بڵاو بۆتەوە تیا پیاوێک سوکاتی بە 2 ئافرەتەکەات، ئەمەشی تر ناڕزایەتی و تووڕەیی بێگومان زۆر خەڵکی بەدوای خۆیان هێناوە. بابەیەکەوە ببینین بزانین لەکوێ کاتێک ناڕزایی ئەبێت یاخود سوکایەتیکردن پێشێلکردنی مافەکانی ژنان ئەبێت، بەڵام دەنگێک هەیە کە پێیانەوترێ ئیتر بەسە. ژمارەیەک ئافرەتی تووڕەن و هەڵیان کوتاوەتە سەرماڵی پیاوێک و ماڵەکەی دەسووتێنن. هۆکارەکەشی ئەوەیە لە گرتەیەکی ڤیددیۆیدا پیاوەکە 2 ئافرەتی ڕوود کردوێتەوە و لە شەقامێکدا دەیانگێڕێت. کردەوەکە لە ویلایەتی مانیپور ڕوویداوە. ئەو 2 ئافرەتە لە هۆزێکن زۆرینەی کریستیانن. لە گرتەکەدا لەلایەن هۆزێکی زۆرینە هیندۆس سوکاتیان پێدەکرێت. پیاوەکە لەلایەن پۆلیسەوە دەستگیر دەکرێت، بەڵام چالاکوانان لە نیو دلهی پایتەخت هاتوونەتە سەرشەقامەکان و داوا لە حکوومەت دەکەن هەڵوێستی تونتریان بەرامبەر بە سوکاتیکردن بە ئافرەت هەبێت. من لە هەمان هۆزی ئەو 2 ئافرەتەم زۆر هەست بە ئازار دەکەم، بەڵام ناتوانم هیچ بکەم. تەنیا دەتوانین نزا لە خوددا بکەین و کەسانی دیکە لە کێشەکە ئاگادار بکەینەوە. لە دڵمەوە هەست بەو ئازارە دەکەم و هیچم نییە بیڵێم. سوکاتیکردن بە ئافرەتان لە هیندستان تووڕەی و ناڕازایەتیەکی زۆری هاوڵاتیانی ئەو وڵاتەی بەدوای خۆی دەهێنا. تا ڕاددەیەک نارێندرا مۆدی سەرۆک وەزیرانی هیندستان گوتی وڵاتەکەی شەرمەزار بووە، هەروەها بەهۆی دواکەوتن لە کاردانەوە خەڵک داوایان لە حاکمی ویلایەتی مانیپور کردووە دەست لە کار بکێشێتەوە. زۆر دڵگرانین و خەمێکی زۆرمان هەیە کاتێک بیستمان خوشکان و دایکەکانمان بەم شێوە نامرۆیانە مامەڵەیان لەگەڵ کراوە. ئەم کارە سروشتی مرۆڤ نییە و مرۆڤەکان بەم شێوەیە مامەڵە لەگەڵ یەکدی ناکەن، بۆیە داوای دادپەروەری دەکەین. پێشتریش ئەو 2 هۆزە لەسەر ئیدارەدانی ناوچەو زەویەکانیان کێشەیان لەگەڵ یەکدی هەبووە. شوێنی یەکدیان سوتاندووە و دەیان 1000 کەس ئاوارە بوونە. ئاڵۆزیەکان بوونە هۆی چەندین حاڵەتی دەستدرێژی و کوشتن لە نێوان ئەو 2 هۆزەدا. هەریەک لەو بابەتانەی کە لەگەڵ هاوکارانم ئامادەیەکەین و پێشقشتانەکەین بەگومان پەیامێکیە، پەیامی مرۆڤایەتی لە پێش هەموو شتێکەوەیە. هیوادارین کە پرۆگرامی ئەمڕۆژ بەدڵی ئێوە بوو بێت و ئەو پەیامە بە جوانی گەیشت بێت بە تەواوی بینەروبی سەرەکانمان.
هیوای سەرکەوتنتان بۆ خوازی خواتان لەگەڵ.